بەرەزانم کاتتان باش ئەس هەکار نهێلیمە ئەم جارەش لەم دیبەیتەدا باسی پرسێکی زۆر گرنگەکەین باسی پرسێکێکین کە پەیوەستە بە ئاسایشی نەتەوەیی بە ئاسایشی نیشتیمانی بە چارەنووسی وڵاتمان ئێوە دەزانن بۆ دووەم جارە هەولێری پایتەختی کوردستان لەلایەن هەندێک گرۆپی چەکداری ناموو بەواقع گرۆپی تایفی مەزهەبی تۆندڕە و شوڤێنی حتا باسەوە دەکرێت گرێدراوی بەرژەوەندی ئەجندای وڵاتانی ئەقلیمی بە شێوەیەکی کوێرانە دێن هەولێری پایتەختی کوردستان ئیستیداف دەکەن موشک باران دەکەن بێگومان ئەمە کاردانەوەی زۆر جددیشی بە دوای خۆداهێنا ئێوازانن هەولێر پایتەختی کوردستانە هەولێر سمبول و ڕەمزی کوردستانە لە هەولێر موئەسسە شەرعیە باڵەکانی کوردستان تێدا هەنە لە هەولێر کۆنسوڵخانەکان هەنە هەولێرێدی بێگومان هێمای پاراستنی و یەکەتی نیشتیمانی خۆمانە ئیستیدافکردنی پایتەخت بێگومان ئیستیدافکردنی بست بە بستی خاکی وڵاتی خۆمانە باسی ئەوەش دەکەین کاردانەوەکان کاردانەوەی ئیقلیمی نێودەوڵەتیەکان تابەن کاردانەوەی زۆر جددی بە دوای خۆداهێنا لەسەر ئاستی ئەمریکا لەسەر ئاستی یەکەتی ئەوروپا پێش 2 ساعتیش ناتۆ وەزیرانی بەرگری ناتۆ کۆبوونەتەوە باسی ئەوەی کردەوە لە عێراق پێویستە سەربازەکانمان لە 500 سەربازەوە بوو 4000 سەرباز زیاد بکەین ئەمە تەنانەت دوای 3 ڕۆژی هێرشە موشکیە بێگومان مەترسیدارەکەی سەر هەولێر لامانکادا کاردانەوەی ئەقلیمیەکان سەبارەتی بەم پرسە 4 میوانم هەیە میوانەکان زۆر بەڕێزن کەسی زۆر ئەکادیمینە ئەوان دکتۆرن پسپۆریان لە بواری جیاوازدا هەیە ئەکرێت نیقاشی ئێمە دیبەیتی ئێمە لەگەڵ ئەوان لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بکرێتە بەشێکی گرنگ لە نەخشە ڕێگایەک بچوونیەتی ڕوبەڕووبوونەوەی ئەو تەحەدی و تەهدید و مەخاترانێک کە ڕوبەڕووی وڵاتی ئێمە بووتەوە ئەوانیش بەڕێزان دکتۆر محەممەد ئیحسان مامۆستای زانکۆیی لامانکادا دکتۆر عوسمان علی سەرروکی سنتەری تاسک بۆ لێکولینên ستراتیجیک ئەمیتڕۆکن مەسعود ساڵح شارەزا لە دبیاوی ئەمنیدا هەروەها دکتۆر پەروێز سڕەحیم شارەزا لە ئاسایشی نەتەوەییدا بەخێراتنی میوانەکانم دەکەم سەرنجتان ڕاکێشمە گەل لەگەل ببن ئەمە پرسێکی زۆر هەستکارە پەیوەستە بە ئاسایشی نەتەوەیی خۆمانەوە بە ئاسایشی نیشتیمانی خۆمانەوە دکتۆر محەممەد ئیحسان ئەس ژتە دەست پێ دکەم ڕاوش بڤی ئاواییە کاربەدان لەسەر ئاستی ئەقلیمی کاربەدانی گەلێکن توندن تو چاوان کاربەدانە بینی گەلو بەشی هەندێککەن کە مرۆڤ پشتاخوا پێگیرێتە بێت ئێدی هەولێر بێخودان نینە بێشەکی زۆر سپاس ڕێز و حرمەت بۆ میوانێتە و جەنابێتە و هەمی بینەرێت کەی 24 ڕاستی هەولێر بێخودان نینە بەڵام مانای ئەوە نییە بیانەهۆ ئەم کارێن وایەن تروری جارێکی تر دووبارە نابن پێویستە ئەم جددی بەرێ خوب دینێ چۆن بۆ ناحیا عملیاتی بە بەرێ خوب دینێ کاچەوە هاتیەکردن هەندێک ئیجراعاتێک جددی وەربگرین اعتمادێکی بکەین نەک سەر عنسرێ نێودەوڵەتی تەنها عنسرێ ناوخۆیش gelek girên gelbîkarî حقیقت هەولێر تارگێتە با اعترافێکی حقیقی بکەین تارگێتە بوو gelek ئەطرافên ئەقلیمی gelek ئەطرافên عێراقیên داخلی و ناف خۆیش کوردستانێدا نەکرێزیان ماڵا کورد ئەسیرێکی گرنگی تێدا هەیە ئەلبێ خەلق البی وەزعیدا ئەم هێرشە هاتی کوردکردنێ هەولێرێ جهێ داخەیە ڕاستی ئەمە جارا دوێیە بچوونا من ڕاستەمە کوردستانی دام و دەستگایان ئەمنی هەنە ڕاستەمە پێشمەرگە کارێکی پیرۆز کردیە بەڵام هەندێشت هێش تااقەت لە پێشمەرگەیش تااقەتە کارت ئەدمی زیاترە جزئەکی بەرپرسێکی بەسوولەتێکی حەقیقی بەراسەر حکوومەتە عێراقیە حکوومەتە عێراقی پێویستە ئەم ناخوا قەومی ئەم ناخوا نەتەواتیە کە وڵات کە عێراق حقیقت مراجعەیەکی تر بێتەکردن هەکەر غەرەس ئەو بدیان نەهۆ ئەم دێ هەولێرێ قەسفکەین دا ئەمریکا سەحب بت باوەرکە ئەمە جێگای هەندێنیە هەکەر ئەمریکا سەحب بت لازم زەربە بەغدا بێتەدان یان تەفاهەمێکی تر لە ئەمریکا بێتەکردن هەکەر هزر ئەوە دیانە و زەختێک سەر هەولێرێتەکردنێ دا هەولێر بۆ چوونێکی تر مووقی بدەن ئەمە مەشهد دەحقی تاقیتر بی و بەرەو حەلێ نەچووینە لێ تەواجد ئەمریکا لە عێراقی ڕێکەوتنەکە ناوبەینە حکوومەتە فدراڵ و ئەمریکادا هەرێما کوردستانیژی بەشێکە وەکو هەرێمێکە فیدرال چارچوبە عێراقیدا هەیە حکوومەتە عێراقی پێویستە ئەد بوو چوونا منە شەخسی ئەدبێژم مەسئولیەتێکی زۆر ئەساسی ڕقم یەک لەسەر حکوومەتە عێراقی حکوومەتە عێراقی بەر هەجووما یەکەم یاش بەری سێ هەیڤان چار هەیڤال سەل هەولێرێ تێپەڕی رئیس وزراء عراقی گوت لجنەکی تشکیلکەین کە لجنە تشکیل کرد هیچ ئیجرایەک نەهاتەکردن ئەم کاردانەوە لێ دەرچوو هەکەر حقیقت هینگی کارێکی فعلی کردبان اش بەرزانین کینە اش کێرێ هات چەوا هات کیلپشتە چەوا دەرباز بین جارێ دی چەوا گەشتنە بەغدا
هەمی کە کارمەشەدەکە دیارە یعنی بۆ من و بوتە دیارە چاوە بۆ حکومەت عراقی نەدیارە پێویستە مراجعەیەکی کامل ئەزوان بینم بەرپرسیاتیە خوا تەمامی کاری خوب جدی کار نەکرد بۆچی نەکرد بەغدا بۆچی نەکرد یەک شیان نییە حکومەت عراقی کە حکومەت هەندە ئەطراف الحکومەتێدا هەنە گەلە قایمترنش حکومەتێدا شخصیەتە ڕئیس وزەرا ئیشوی کاری نینە نەشوان کەسانە کە بتوانێت کارێکی جدی ڕابوەستن بەرامبەر وی خەڵکی قسەکێت بێشتل ئاخفتنا خولێوت بێت پشتی فترێکی تر ئەمە جێداخەیە عێراق محتاجی ڕئیس وزەرایەکی قایمتر شوی قایم کارێکی جدیتر بکرد عێراق کوردستان ئان خەلکی بکتە شیریکی خو هەکێر نەشێت وی کاری جێبەجێ بکات پێویستە کوردستانی بکتە شریکی خوش مەلەفێ ئەمنی یعنی گەلێک مەلەفات هەنە حەتان و کێ هەکەر هاتمانە حەلکردنێ وەزعی ئەمنی لە عێراقەوە نەدەبوو باوەرکێ کوردستانیش تعرضی هجوومێکی وانە دەبوو ئەگەر ناوچە دابراوەکان قواتی مشترەکەی پێشمەرگای کوردستانی و حکوومەتی عێراقی پێکەوە کارکردمان وەڵێندا هەکەر حەشدی شعبی لە هەندێک جێگا هەیە کە کاریسایە حەشدی شعبی لەو جێگایە بن حقیقت پێویستەمە مەسئولیەتی ڕئیس وزەرای حکوومەت لەبەر ئەوە قایدی ئاوی قوات مسلحە بەلەو باسی ئەو فەراغانیەش دەکەین دکتۆر پەروێز ڕەحیم شارەزای ئاسایشی نەتەوەیی دکتۆر دوو چەمکی زۆر بەهێزە نەبوو پاراستنی ئاسایشی نەتەوەیی چەمکی ئابووری و چەمکی سەربازی لە هەرێمی کوردستانەوە لەلایەن بەغداوە هەردوو چەمکە ئیسیداف دەکرێت بودجێ هەرێمی کوردستان دەبرێت هەوڵە دێت هەرێمی کوردستان قەتیز بکرێت لە بواری ئابووریە فەرموو لە بواری سەربازیشە بەردەوام هەولێر ئیسیداف دەکرێت بودجێ پێشمەرگە دەبرێت چێک بە پێشمەرگە نادرێت کومەڵێک پرسگیرێکی تر کەواتە تا چەند گرنگە هەرێمی کوردستان ئەو مەترسیانە ئەو هەڕاشانە زۆر بەجددی وەربگرێت بەڕاستی جددیە چونکە تەماشاکە ئەگەر ئەمە 5 کۆڵەکە بۆ ئەمنی قەومی دابنین بە پێی خوێندنەوە نوێیەکان بۆ ئاسایشی نەتەوەی کۆرەکە هەڕە سەرەکێکەکەی ئەمنی سەربازیە کە پێیوەستە بە کۆڵەکەەکانی تر یا سێکتەرەکانی تری بواری ئاسایشی تۆگە سیر بکەی ئەمە بە پلان ئەوە خەریکە لەم ڕەگەزە یا لەم سێکتەرە دەدەن کە ڕەگەزی ئابووریە تەماشات کێشت بۆ موچە و بوجە لە 2014ەوە بۆ دروست دەکەن کێشت بۆ پرسی نەوت دیان هەوێ هەمویان ڕادەست بکرێ بۆ لەبەرەوەی کە ئەم کوردستانەی کە ڕۆژگارێک بە عراقەکەی تر دەناسرا هێزەکانی کۆڵەکەی هێزی خۆی لە ئاسایشی ئابوووریەکەی کە دەبینەوە کە خەریکە لاوازی دەکەن لە ناوخۆ بە دروستکردی ناڕزایەتی بە جۆرێک بێتاقەتکردنی خەڵک و بە جۆرێک حکوومەت ناچار بکەن بە هەر ڕێککەوتنێک بەشی دووەم دیوی دووەم یا ڕەهەندی دووەم پرسی ئاسایشی سەربازیە کە هەردەم هەرێمی کوردستان هاوپێمانان بە جۆرێک شانازیان پێوە کردووە ڕێک ئەمە دووم جارە دیانەوێت ڕێک لەم ڕەکیزەیە لەم ڕەگەزەی تۆ لەم ڕەهەندە هێزەی تۆ کە ئاسایش سەربازیە دەدەن چکە لەلایەک پێشمەرگە لە ئاسی نێودوڵەتی لە جەنگی داعش بۆ بڕاندێک تەبەن ئەوە دووم جارە پێشمەرگە بە جۆرێک دەیانهەوێ ئەم پرستیژە کە لە ئاسی نێودوڵەتی ئەم بڕەندە کە زۆر گرینگە چکە ئەمە هێزەکانی دیکە دەبینین بەڕاستی هێزی تایفەیە عراق ئەگە هێزێکی نیشتیمانی لەشکرێکی هەیە باسە ڕایکە چەندین میلیارد دلار بودجەی بۆ تەرخان کراوە ڕاهێنان کراوە پێشکەوتترین چەکی هەبووە هەرێمی کوردستان پێشمەرگەی بە پێچەوانەوە نە بودجەی هەبووە و نەموچەی هەبووە توانی ئەم جەنگە بکەوە لە ئاسی نێودوڵەتی بێ لە 16 ئۆکتۆبر بە پلان و بەرنامە و بە هەمانگی ئیقلیمی لێی درا و ئێستاش وا دیانەوێ نیشان بدەن تەماشا لە تاکتیکە سەربازەکانیان بکە کەوا یەک نزیک دەبنەوە دیانهەوێ نیشان بدەن بۆ وڵاتانی ئیقلیمی و بۆ خودی حکوومەتی هەرێم یەک ئێمە دەتوانین زیانتان پێ بگەێنین لە بەغدا خەریکین ئاسایشی ئابووریتان دەخێنێ مەترسی ئاسایشی سەربازیشتان هەروەتر کەواتە پێویستە ئێوە لە ئەجندا و پلانی ئێمە دەرنەچن و بەڕێکەوتن ڕازی بن و بە هاوپەیمان و ئەمریکاش دەڵێ کە ئێوە لە عراق لێتان دەدەین هەولێر ئەو شوێنە ئەمنە نییە تۆ بۆی بگەڕێەوە بە وڵاتانی تریش وە بەرهێنانی لەسەر بکەی جگەلەوەی پەیامە چەندە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆچوونی من دوو هێندە بە هاوپەیمانەکان ئەمە بێجگەلەوەی کە بە جۆرێک ململانێکی گەورەتریشە باوێناکە تۆزە گەورەتر ببینی ململانێکە لە نێوان ئێران و ئەمریکایە هیچ بە بڕوای من بە دۆڵەچوونی من تا ئێستا بەڵگەیەک نەبووە وجودی خارجی هەبێ هێزێک بە ناوی سەرایە ئەولیا دەم و ڕۆب ئەڵڵا و نازانم کوێ ئەمانە وجودی خارجیان نییە لە ڕاستیدا یەک نمونە دەگێرمەوە لەوانەیە بۆ بینەرارتان سەرنجڕاکێش بێ من ئەم کەناڵە تێلەگرامیە زمان حاڵی ئەم گروپەم هەیە کە بە بۆچوونی من گروپێکی وەهمیە بە ناوی سابرین نیوز سەرنجڕاکێشە 2 سەعات کەمێک زیاتر لە 6 خولەکێک دەڵێ چاوەڕوان بن من سکرینشۆتم گرتەوە ڕام گرتووە ئەمە دەڵێ چاوەڕوان بن ئەم شۆ هێرش دەکەینە و ڕێک ئەمە 9 چەند دقەیەک ئەم هێرشە ئەنجام دەدرێ سەرنجڕاکێشتر ئەوەیە
دوو لە هەواڵێرە زۆر گەورەکان ئەمە دەکەنە بنەما ینی ئەم کاناڵە بە دەکەن چ زمانێک بۆ دکتۆرەوە وە سەرنجڕاکەشەوەی بە فارسیە سەرایە ئەولێدەم سەرایە ئەلەساس ئەمانە گروپێکن دەیانەوێ سەروەری بۆ عێراق بگێرنەوە هێزە داگیرکەرەکان بە وتەی خۆیان دەربکەن بەڵام سەرنجڕاکێشەوەیە کە چالاکیەکانیان بە زمانی فارسیە ئەمە علامەتی یەکەمی پرسیار دووەم دەکرێتە سەرچاوە لەلایەن کێ لەلایەن دوو هەواڵێری زۆر گەورە تەسنیم فارس نیوز کە بوونی هەیە لەم ساعتە ناڵێن ڕۆیترز وایوت ناڵێن بۆ نمونونەکەی 24 ڕوودا و کە لێرە هەواڵێری بەهێزیان هەیە یا ئەوانەی دەرەوە وایانوت دەڵێن سابری نیوز وایوت کە پێشتر ڕاگەیاندووە ئەمە زۆر زۆر سەرنجڕاکێشە کەواتە ئەمریکاش بێگومان وەکوتوا لێ ماسی ڕائێکە بینی ئەمریکا و ئیران ئەمریکاش بە توندیات و تەسەرخەت وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیە بووە حتا جو بایدنیش وەکو وتەبێژی کوچکی سپی ئاڵێ ئەویش هایدارە ئاگاداری ڕەوشەکەیە حتا ئاڵێن ئەمە بەهی شێوەیە قبول کراو نییە کەواتە بەرسیڤ ئەمریکا چۆن دەبێت بوامە من دڵخۆش نیم ئەگەر دەتانەوێت سەریح بم وەشکی کەسێکی ئەکادمی قسە دەکەم من وەک کەسێکی سیاسی هیچ بەم لێدوانانە دڵخۆش نیم بۆ یعنی چاوەڕە تەوەقع ناکرێت کە وەکی دکتۆر فەرمووی بۆ ئێمەیە کە نە جیازێکی مخابراتی و ئەمنیمان هەیە نە کەسێکی ئەکادمین دەبینین دەزانین پاڵنەرەکانی کێیە ئەم گروپانە سەر بە چ لایەنێکن یعنی ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەو هەموو زلهێزیە و دەستگا جۆرا و جۆرانەی ئەم نازانێ کە ئاسمان و زەمینی عراق لەژێر کۆنتترۆلی ئەودایە ئەو نازانێ بۆیە من تەنانەت حەز بە مەترسی دەکەم و ئەوە ئەم ململانی ڕێک ئەو کەسەی کە پاڵنەری ئەم هێرشەیە ڕێک دەیەوێ ئەمە چەم کێکمان هەیە لە ئاسایشی نەتەوەیی پێی دەڵێن ئسکلیشن فۆر دسکلیشن یعنی چی ینی دروستکردن و بەرزکردنەوەی بارگرژی بۆ سڕینەوەی تەنگژە ئەمە چیم پێ دەڵێ و ئەمە تاقی کراوە لە سەردەمی ترامپدا کە تۆ ئاستی بارگرژیەکان بەرز دەکەوێت بۆی کە یەک بزانی کاردانەوەی چییە دوو بیخەیە گۆشەیە کە ناچاری بکەیت با بە سەراحەت بڵێین دۆخی ئەم ململانیانەی کە لە نێوان ئێران و ئەمریکا لەسەر ساحی عراق دەکرێت هەولێر خاڵێکی زۆر سەرەکیە یەک لە مەسلەی هیلاری شیعی دوو لە مەسلەی ئەوەی کە ئەمریکا هاوپەیمانان گرنگی یەکجار زۆری پێدەدەن سێ هەولێر نەبووتە بەڕاستی بەشێک نە لە ئەنجندای ئەمریکایەکان بە تەواوی نە لە ئەجندای ئێرانیەکان و ئەمە قبول ناکرێت لەو هاوکێشانەی ئەرا و بۆیە تۆ دەبێت لەم وێنا گەورەیە ئاسایشی هەرێمایەتیە و ململانی هێزە سەر و هەرێمەکان کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە تۆ بیبینی بۆیە کاردانەوەکان یەکەم لە ئاستی پێویست نییە و چاوەڕوان دەکەین ئەگەر ئەمە بۆ هۆی وەی دانوستانی نزیک بکرێت لەگەڵ کۆماری ئیسلامی نیشان دەدا لایەنێک لە تەرەفەکان ئامانجەکەی پێکاوە بەڵام ئەگەر کاردانەوەی پراکتیکیمان بینی لەسەر ئەرزی واقع ئەو کاتە دەتوانین بڵین بەڵێ ئەمە وەڵامی خۆی وەرگرتەوە و جارێکی تر ئەم هێزانە وەکی دکتۆروتی من چاوەڕوانی دووبارە و سێبارەی دەکەمەوە بەڵێ دکتۆر تاقبان دەگەرمە وڵاتان دکتۆر طبعا دکتۆر عوسمانالی سەرروکی سنتەری تاسێکی بۆ لێکۆڵینە استراتیجیە ئێمە باسی طبعا هەکەر باسی هیم بکەین بۆ نمونە سعودیە زۆر جار لەلایەن حوسیەکانەوە سعودیە استیبداد دەکرێت حتا مەراکزی حەیەوی استیبداد دەکرێت بەڵام کاردانەوەی نێودەوڵەتی بەم ئاسەدانیە لە عێراق لە زۆر ناوەندی تری عێراق بۆ نمونە لە ناوچەی کەسێک زۆر ناوچێتر موشکباران دەکرێت کاردانەوەی ئەقلیمی نێودەوڵەتی لەم ئاسەدانیە توش گەشتبینی ئان زۆر گەشتبینی وەکو دکتۆر پەروێز لە کاردانەوەی نێودەوڵەتی سەبارەتی هێرشەکانی سەر هەولێر سڵاو لە جەنابێت و لە میێوانەکانت وە لە بینیاران و جۆگرانتان بەڵێ مامۆستا منیش گەشتبین نیم چونکە ئیدارەی هەرچەندە جۆ بایدن ئەڵێت ئێمە ئیدارەی ئۆبامەی سێم نین بەڵام لە واقعدا ئەو کەسانەی کە دایناوە بۆ ئیدارەکردنی مەلەفی ئێران وەکو مالۆ ئەمانە زۆر لەو بۆچوونەدان کە گرنگترین بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیل خزمەتە کرێ بە دانستۆن لەگەڵ هینا لەگەڵ جمهوریەی ئیسلامیە لەبەرەوە دووە فدیان نردووە حتاکو ئێستا وەبدێک بلاسخارد چوو جەنین بلاسخارد وەبدەکەی ترش ئەوەی کە نوێنەری ئەمریکایە بۆ یەمەن بۆ دانستان لەگەڵ حکوومەتی جمهوریەی ئیسلامی بەڵام حکوومەتی جمهوریەی ئیسلامی کە ئەمە ئەبینێ ئەوە بەضعفە بینێ لە ئیدارەی بایدن لەبەرەوە هەستا لەم ڕۆژانەدا زۆر زیاتر وەکو بڵێ ململانەکەی تونتر کرد ئەوە زیاتر ڕۆژانە بۆ بڵێن هێرش لەسەری یەمەن زیاترە و ئەم هێرشەش بەسەر هەولێر کە بۆ حتا بۆ داعش بۆ پڕی درڕندایەتی خۆیانەوە
ئاگادار بوون ئەمە خەتی سوورە نیان کرد بەڵام ئەمان ئەوەیان کرد بە بۆچوونی من لێرەدا ئەمە بۆچوونی من نییە مایکل نایتس لە پەیمانگای واشنگتن بۆ دیراساتی سیاسی ئەو چیەڵێ ئەڵێ ئەم کارەی جمهوریەی ئیسلامی بە ناوی کەتایب سەرایەل دەم ئەڵێ ئەمە ئێرانە ئیختیباری ئیرادەی بایدنەکە تا چی ڕادەیەک دێتە پێشەوە بە بۆچوونی من لێرەدا بایدن هەمان هەڵەکانی ئۆباماکە کە دەرەنجامی چی بوو 4 وڵاتی عەرەبی کەوتە دەست ئێرانەوە لەبەرەواڵێم گەشتبین نیم من لێرەدا لە بۆچوونێکی مێژووشەوە بۆ ئێڕۆم هتلەر لە وەختیا بەڕاستی فکری ویلایەتی فەقیه فکری ئەو مەذهبیەی لە ئێرانە زۆر نێزگە لە فکرێکی فاشی و ئەو فکرەی کە هتلەر بینێ کرد لە ئەوروپ لە بریتانیا چامبەرلێن ڕئیس وزەرا بوو هەستا هەر وەکو بایدن وەکو ئۆبامە پێش ئەو هەر وتی با مفاوزاتی لەگەڵا بکەین و بگەینە نەتیجەیەک لەبەرەوە نەگەشتنە نەتیجە ئەوە هانی هتلەری داین ئەمە بوارێکە زۆر وەکوڵی ئەوانەی کەوا تەحلیلی ئەم حەدەتاکەن ئەماڵێن ئەمە هەڵەیەکی استراتیزیە بەڵام لێرەدا بۆچوونێکی ترشەیە ئەوش بەعزە نووسەران یەکێ لە گاردیان نووسەرێک لە گاردیان دوێنە ئەڵێ ئەمە پێی ئەچێ ئەمە جۆرە ملمەلانیەک بێ لە ناو خودی ئێرانە ئەم تەسعیدکردنە ئەم تونند و تیژەی کەوا دوای بایدن هاتووە لەبەر ئەوە خەتی خامنەی خەتی پاسداران خەتی ئوسوڵیەکان ئەیانەوێت بایدن نەیاتە پێشەوە وەزعەکە تێک بدەن و حتاکو حجەیان نەبێ بەردەوام بن لە چەکە ئۆتۆمۆیەکەی خۆیان ئەوەی توالێ کەریمە باسی ناوخۆ بکەینەوە تهدیدێکی ڕاستەخۆ بۆ سەر هەرێمی کوردستانە پێتر ململانەی نەبینی ئەمریکا و ئیران بێتە کۆیەواڵێن کۆمەڵێک فاکتەری تر هەبێ کەواتە شەڕ لە بەردەری ئێمەیە تهدیدێکی جدی هەیە کەواتە لە هەرێمی کوردستانەوە چۆن تەعامل لەگەڵ ئەم تهدیدە بکرێت بەڕای من ئەوەیە دیفاع لە ئاسایشی هەولێر لە هەولێر ناکرێت ئەوەی دکتۆر وتی دکتۆر ئەحسان زۆر ڕاستە ئێمە حدودی دیفاعی سروشتیمان طبیعیمان ئەبێ لە دەوروپشتی کەرکووک بێت لە دەرەوەی هەرێمی کوردستان بێت ئێمە لە هەولێرەوە ناتوانین ئەوە خۆیان شاڵێن جەماعەتی سەرایە دەم ئەڵێ لە دوا ڕۆژە ئەلێ ساڕخی تورمانێ بۆتانیە نێرین ئیدەن و دوای شتێکی ترشەیە بەڕاستی یەمەن با بڵێن ببوورە سعودیە ئیسرائیل ئیمارات حەلیفەکانی تری ئەمریکا ساڕۆخی پاترێتیان داناوە ئێمەش بەڕاستی ئێمە بۆ ئەمریکا بۆ بەرژەوەندی ئەمریکا لەوانە کەمترین لە ئەهمیەتمان دوایی ئێمە نێزکترین لە ئێران ئێماڵێن قیادەی سەرکردایەتی کورد ئەبێ داوای دووشت بکات یەکەم دەرکردنی حەشد لەو شوێنانە با سوپای عێراقی بێ لەو مەناتقی کەوا کێشەی لەسەر مناتقی دووەمش بهێنانی ساڕوخی پاترێت بۆ هەولێر و بۆ زۆربەی بەڵێ سوپاس طبعا کاک مەسۆد مەبەستان بۆ لە داویە ئەس بێ پرسێتە بکەم ji ber ku biyavê serbazî zor giring tu zanî li vê devera rojhelata navîn zeza hemî gava ezalat dixwin salane bi dehan milyar dolaran çek tê tekirîm devûlamê têka dû den henî me divê nevêt ev pirseke zor giringî heger bihêzê nebît welat nayêne parastin kewata taçan giring li herêma Kurdistanê fakterê hêzê bihêzkirina bunyê tehtiyê hêzê jariyê hêza pêşmerge ve jariyê tasnî askerî ve heta jariyê mixaberatî ve êtî zêdetir geşê pê bidin ji ber ku ev metirsiya ciddîtir bête wergirtin heger em bên berê xwe bidinê hewlê rûyê stratîjî serbazî ve emnî ve hewrê hemî manteqa geleka zehmet e tu bişê asayişeka tund bikî çunkî heger tu berê xwe bidê rûjhelat rûşa avayê hewlêrê başûrê hewlêrê berê xwe bidê hemî dûrûberê te agir e tu hewlêr rûyî serbazî heger tu berê xwe bidê emnî hewlêr geleka zehmet e çünkü bazına te bazınaka ne temin kiriye. Tu berê xwe bidê hewlêr 25 kilometrayê hatiye temin kirin dûrberê hewlêrê şirlayê pêşmergeyî ve şilayê zêrevanî ve şilayê asayişî ve bes 25 kilometr naê te bo hindê tu bişê mukum bikîş berçe çünkü berê xwe bidê mexmûr
ئەو هێزێ لێ وەک جەنابێت دکتۆرا ئیشارەت پێدا ئەو هێزە لێرێ ئەو هێزە نه هەماهەنگی گەلتە یا تەمامە هەروەسا ئەو هێزە وێرێ نەیا هاریکارە گەلتە تو بێ بەرێ خۆ بدێ کەرکک ئەمزانن پشتی 16 ئۆکتوبەرێ چ لێ هات نەتەمین کرا تو بێ بەرێ خۆ بدێ لەشکری تورکیا یه هاتی ناف آخا هەرێمی کوردستانی ده لوێریژی بارگرانیەکی کەتی سەر هێزێت ئاسایشێ هێزێت مێت ئاسایشێ و سەر بارێوانەیە ئابووری چکۆ ڕەکیزێت وە بەحەزکردن بەری هەندێ ئەڤەژی تەسیرەکە مەزنێ هەی بارێ ئابووری سەر هێزێت ئەمنیەت قرس بیت بۆ چێتوانە ناینە دانێ ئەvە بارەکە دێ خەلەلەکە کەفتە ئەمنی دەوێت حکومەتە بەڕێز مەسرور بارزانî vêrê hêzên asayişê yet pêşmergey şilaf lîstê mûçey de bête dan mangane bûte da barê wana bête sivinkirin çunkî yê qehremanayê şûlit kir şev rûj asayişa me şev rûjê şûlit kir yê ketiye serkarî barê wanayê giramî ser hindê re dilsûziya wana ya niştimanî berdewam in serkarê xwe eva ev rû hatiye kirin المدای 5 کیلو حتی 8 کیلومتر ناف آخا ما کو جهت ایتا کار اینان بو آسایش ما بازنا آسایشه کو هاتا قصف کردن اوه مسیج کا گله کا خطر سر آسایش تباتا جناب عمید تباتا زانی هولیره هفسنوره میسله نه نوایی هفسنوره کرکوکیه میسل پشتی 2003 حتی ویگا ویجی تراوشه که گله که خراب دادر باز به کرکوکی جیش خواه پشتی 16 اکتبر تراوشه که خراب دادر باز بو اولور گروپین چکدارن فرالیان هر کسی دزانه به پرانسیپ نیتر فرا اجندوان اداره دکن کواتا مترسی افراغ امنی جروی امنی سربازی و پیوست حکومت هەرێمی چه عمل گل دوید حکومت هەرێما کوردستان اعاده کا نظر گشتی بکت سر همه هزت خو چونکی ناچه بت هر هزکا تهبت ام روی سربازی و بجنه تو مراحل شوین خوب کی دوید تو بردوام کو برا پیش بچی چونکی تیرور یه خوا پیشت اخد تو تکنولوژیا یه کارت این تیرور دجیتا ناحیه آبوری برا پیشت چد چونکی ام بین برای خواب دنه تیرور نوکش مرحله آماده کاری در باز بیایی کتی مرحله هرش کرنه هولیر گلکا گرنگا همی اوی دورو بریتا حسد کن آسایش هولیر بیتا شناف برنش برچه چونکی روی استراتژی و یا دیاره هولیر استراتژی های چند یا گرنگه آبوری چند دا گرنگه و تو بیش ناحیه سیاسی و بو عراق یا گرنگه بو روشالات ناوین هولیر یا گرنگه تو بینه الویره ده همی کاردوان اینه کرن که بو هنده و آسایشش ناوید دوید تو چبکی دوید یکم خال هەرێما کوردستانê حکومeta هەرێما کوردستانê peymangaheka bergîrî bête durustkirin ev ziyo heketa rekîzê dewletê hebit divêt ev peymangahane henêbit ya stratejî tu şehrezayên serbazî yet emnî yet siyasî hemî xir bikî wê peymangehê îdvayzê bidine hikûmeta Barês Mesrûr Barzanî ku bu hindê da tu hêza te ya bergîriyê mukim bikî em rûyê serbazî ve em dibêjin باشترین تشت بو برگیری تو هرشی بکی ناچه به تو باز نخواه برگیری روش بروش تنگ بکی هم ببره خواب دینه هەرێما کوردستان پیشتر پشتی 2003 بازنامه هرشنه دبی 2003 البغدابی پشتی اینگه ام پاشا کشا مکر بو کرکوک افرو که بازنامه یا برگیری یه هاتی ناف هولیره ده اوجی گلکا مهمه دیفچونه ولی زور سپاس طبعا دکتۆر سەرنجت هەبوو یەک شتم لە ئەنجامی گفتوگۆ بەبیر هاتەوە ئەگە لە بیرتان بێت لە هەڵمەتەکانی با بڵێن بانگەشەکان یا بڵێن چالاکیەکانی پێش 25 نۆی 2017 ڕیفراندۆم کرا سەرۆک بارزانی یەک گوشەی وت کە من بەبیرم هاتەوە کە هێرشی دۆم کرا سەرەوێت وتین کە کەمتر گرنگی پێدرا بەڵام من وەکی بەعزە ئەو کاتەوە ئێستاش وە بیرم هاتەوە چونکە ئەو کاتش لەلای من گرنگ بوو وتی نابێت جارێکی دیکە ڕێگە بدەین کە جارێکی دیکە هێزی عراقی بێتەوە لە پردێ بە هاوان لە هەولێرە بدەن ڕێگەمە ڕوویدا و ئەمەمان بینی و ئەمەیە کە دەڵێ بەڵێ و ئەم جارە کە تەکنیکەکەمان بینی بە نزیکبوونەوە لە هەولێر بینیمان کە ئەمە تا چەند ڕاستە کە ئەم نیتۆ ناپارێزرێت تا قوڵایی استراتیجیت دەبێ بەڵێ دکتۆر
ئەس متفق من گەل هەمی برادرە تو چەند پێشمەرگی کوردستانی قائم بکەیت و چەند تەصحیح کیپبلیتیاوی قائم بکەیت بدون تەنسیقێکی تەمام لەگەل بەغدا استحالة بشيء أمنا وان ولاتت مبارزي في حجم هجومه لو هجومي كأكرا بدون حمايتي تمام تنسيقي تواولة الحكومة العراقي عراق بيستا خوي لخاني أمني طائفي بخاطة أمني قومي لبر أمره لعراق أمني قومي نيا نيشنال سيكيورتي نيا أوي أمره لعراق هي أمني كي طائفية مجموعة حكومة كان العراق أوانيك دجي طائفة كنش أوانيك حتى إيمان ينشنية بطائفية بمذهبية حقيقة كاركن لجير أو آلايا لبر أو سنجيانية يعني أو شيانيانية دولة كردستان بيوستيا بوچونا مناسرة أزبقية رقم يك بيشتي كهجوماير السرهب ليري تنسيقك كامل قال بغداد بتكرم بغداد بخينا بر مسؤوليات يدخل التمام رئيس وزراء مسؤوليته أخوة حقيقي بين تدري توقع قام قوات مسلحة هكذا أشياء نينا ورد بمشركة بمثلا يعني برشارك بصراحة خو قالك ديرنينا اتفاق شنقالات يكرنا بين حكومة هەرێمی حكومة فيدرال أو طرفين تنسيقات نبيكنا قالك جاران هبدو دينا وزير دفاع العراق أو كابراين أو طرفين الهجوم تكرنا أو طرفين صاروخ الهافنيردان عيني طرف نهيلان اتفاق سنجارش بيتا جيبا جيكرني نجيبا جيكرني اتفاق سنجارش ابيتا كارثه لسر العراق ولا سر كردستان بوچونا كيمن كواتا حكومة العراق بيش من عليهم دورنيه امشوا بخمي صبي بياني هستين شنقار داقي كراو لاي تركيا توقع كان هر لحظيك توقع كاين من متابعيه واكم هر لحظيك توقع كي صبي خطه كي سنجار او منطقه هم لزاخوها تاكو سنجار او نوتشي تاكو قطع امدادات بقال لبككه او بيد اما هموي جاي داخل بلام نقطه اساسي زور شت هيا هموش تك بحكومتي هەرێمی کوردستان نایەتەکردن بڕوا بکەن شیانەکانی محدودة بەشێکی زۆری ئەم مەسئولیەتە لەسەر حکوومەتی اتحادیە لەسەر حکوومەتی عێراقیە لەسەر دیبلۆماسیەتی عێراقە لەسەر ئەم مەلەفە يعني کوردستان اوكي تەقیەک بێت لە ناو شارەکە لەم بە ساروخێک لە وڵاتێک بێت لە من بدات ئاسایشی قوربەسەر ڕاست يعني راس خرقك بربرسلي خرقك دياره بلان بيويستا حكومة عراقي كاري خوي سرقي جيبا جيبا عراق بخوي امني هي طبعا ما بس ما قال الدكتور برويس طبعا يكيك لانه صار كردكان دي نوسي علي ريك اللي راه هول دريت بو بقيمه كرني دا مندزيا كان حكومه بون لبنان باسي لبنان كي كمشت دا صلاه لبنان مطلق لدى حزب الله دايا او يما لدى حوسيه كان دايا كواتا عراقي شوي لها تو حكومتك من هذا مدزيا كان هموي بشويكي ديكي اداره دكري حتى ما في امني بون ريكوتني شنغال هي كمالك جروب كوي وناوتان هنان ناهل امريكا وتنجام دري حكومه عراق دستا وسانه كواتا تاچان گرینگه مترسیه لبر چا بگیری دکتور براستی امی دکتور دلار راستا بلان پرسیاره جوهریه امیا خودی عراق کاکا امنیتی نیه آسایش بو معنا مدرنی که آسایشی نتوی بینه تو تماشا که اگه هر پنج کولکه که آسایش جوهر بگیرین تماشا لروی سربازی بکه هێزی میلیشیایی تەراتین دەکات هێزی وڵاتان هەر یەکەی شوێنێکی بخۆی داگیر کردووە پێچگەوەی کە ڕاستەوخۆ ئەوە بوونی هەیە هێزی نێودەوڵەتی نەبێت گروپە تێڕۆیستەکان گەیشتە دەواازەکانی بەغدا ئێمەوە بینیمان ئەوە لە ڕووی سەربازیەوە کە تۆ کاتێک میلیشیا بەهێزتر بوو لە حکوومەت و بێ بە ئاشکرا لە شقامەکان مانۆڕی سەربازی و تۆ نەتوانی وەدە سەڵاتت بەسەر نەشکێ و وڵاتان نێردەی وڵاتان دامودەزگای نێودەوڵەتی کە تۆ بەپێی یاسای نێودەوڵەتی تۆ پابەندی دەبێ بیان پارێزی نەتوانی بیان پارێزی ئاسایشی هاوڵاتانی خۆت نەپارێزی کەواتەوە لە ئاسایشی سەربازیەکەت نییە لە ڕووی ئاسایشی با بڵین ئابووری تۆ شتێک بە ناوی ئاسایشی ئابووری نییە لە عراقێ تەماشاکە لەو کارەساتی ڕوودەدا لە پرسی هەژاری پرسی با بڵین بێکاری لەو بێ ئیمکانیاتیەی کە لە کاتێک بودجێ عراق تۆ سیر دەکەی سەرت سوور دەمێنێ ئەمە لەلایەکی تر دەیە سەر پرسی ئاسایشی کۆمەلگەیەکە تۆ دەبینی ئەم سیراعە تایفیەکە لەسەر هەویە لەسەر شوناز و بەتایبەت لەسەر مەسەب دەکرێ و بە جۆرێک خوێن هەستا بوو لە ساڵ هەر لە پاش 2045ەوە تا ئەمڕۆشی جۆرەك تەسویات ئێمە دەبینین کەواتە تۆ ئەمنی کۆمەلگەیشت نییە بەو معنایەی و دەینە سەر ئاسایشەکانی تر ئاسایشی سیاسیش کە بوونی نییە هێزە چەکدارەکانن کە پرۆسی سیاسی کۆنتترۆل دەکەن بە ئەجندای دەرەکی تۆ ئەویشت کە نییە ئەم میژینگەیش کە هەر باسی ناکەین کە تۆ چەند وڵاتێکی لاواز و لەرزۆکی تۆ ئەمانەت نییە کێشەکەی هەرێمی کوردستان
ئەمەیە لە ڕاستی طبعا دکتۆر ئەوەی تواڵی حتا وەزارەتی پلاندانانی عێراق بۆ لە سەداچەر خەڵکی عێراق لە ژێر هێلی هەژاریدا بۆ نمونە بەسرا لەوێ ئاستی خزمەتگوزاری لەوانەیە لە زۆر ناوچە هەر سفر بێ بەڵام ئەمە واقع عێراقە کە تو باست کرد کە بەم شێوەیە لە هەموو جومگەکان لە هەموو فاکتەرەکان بۆی دەڵێن پشت بەخۆ بەستن ئەگەر ڕوانگەیەکی ئێمە لە هەرێمی کوردستان واقعەیەکە ئێستا لە ناو وڵاتێکی بێبنەما وڵاتێکی بەم شێوە فەوضەوی کە عێراق وەکوێوانە تیادەژین کەواتە ئێمە چ بکەین پشت بەخۆ بەستن ئەوەی ڕیالیستەکان دەڵێن ئەوەی کە من ئەڵێم کە چ بکەین ئەو شتانەی کە جەنابەت وتی هەمووی ڕاستە و زیاتریش لەوەی هەیە بڕۆ بکە بەڵام ئێمە بە ئەمڕۆ بە حەکمی واقع حال ئێمە بەشێکی لە وڵاتە ئێمە ئیزی تارگێتین بەڕاستی یعنی ئێمە صاحب مالەکەین ئەو شتەی کە ئاوەدان کراوە لە کوردستان بە شەو ڕۆژێک نهاتی ئاوەدانکردن ئەمە خوێنی هەزاران کەس و کەوەیە ئەوەی لە بەغا خەڵکێک هەیە لە بەغا حکومەکە سبەی دوو تەقەیتر زیاد بێ چەنتەیەکی کە ئەو پارەی دزیە هەڵەکات و چێتە بەیروت دانیشێت یان نەچێتە لەندەن ئەمانێک تۆ لە کوردستان پێویستە چ بکەین نقطەی خاڵی سەرەکی ئەوەیە ئێمە حقیقت زختێکی تەمام لە بەغدا بکەین دووەم ڕێکخستنێکی تەواوی مالی کوردی بکەین نقطەیەکی خەلەل با ئێمە هەموو شتێک ئێمە خۆمانیش هەندێک نقاطی ضعفمان هەیە کە هەگەر ئێمە باسی نقاطی ضعفەکانی خۆمان نەکەین کاریسەیە ئێمەش ناتیفاقاتی کوردی درێژ ئایاخایەنی نەحەلکردنی کێشەکە ئەمەیە دکتۆر عوسمان طبعا ئەگەر ئێمە باسی سەیری بەیاننامەی وڵاتان بکەین کە لەسەر هەرێمی کوردستان دەرکراون کۆمەڵی بەیاننامە هەیە ئەو حبرەی لەسەر وەراقەیە قوتانێکی کراون جێگە دڵخۆشیە کە بەڕێزیان وتی تا ئێستا تەطبیق نەکراوە هەگەر ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ناوخۆ سەیری وازەکە بکەین ئەمە مەترسیەکە بۆ سەرکوی سیستەم و بۆ سەرکوی جوگرافی هەرێمی کوردستان سەرنجی لایەنە سیاسیەکان بەدڵ بوو بەڵێ سەرنجی لایەنە سیاسیەکانی ڕاکێشە بەڵام نەک بە گوێرەی بەڵێ بەڵام نەک بە گوێرەی پێویست ئەگە بە گوێرەی پێویست بواە چۆن لە سلەیمانی و لە چەند شوێنێکە خۆپێشاندان ئەبوو دژی ئەو با بڵێن ناعەدالەتی و گەندەڵی وێن با ئەمڕۆژ لە کوردستانە ئەو ئەحزابانە مظاهرەیەکیان دەربکردایە لە هەموو کوردستانە دژی ئەم هێرشا کرێتە سەر هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان هین پارتیویەکێتی نییە هەرێمی کوردستان هەروەکو دکتۆر وتی هین 70 ساڵ زیاتر خەبات و خوێنی بۆ ڕژاوە ئێمە بەداخەوە هەستی نیشتیمانیمانش تا ڕادێک بەرە و لاوازبوونە ڕوا بەڵام من ئەگەڕێمەوە تەکی دەکەم جەختەکەمە سەر قسەکەی دکتۆر ئەحسان سەر لە نوێ بەڕاستی ئەوانەی لە بەغان ئەزانن خەلەلەکانی ئێمە چییە و زیاتر و جورئەت وەرەگرن من ئەبینم وەزعی ئەمڕۆ مامۆستانی بەڕێز من ئەبینم وەزعی ئەمڕۆ زۆر وەکو 98 وایە بەڵێ خوێن ناڕژێت بەڵام بەڕاستی لێکترازانێکی زۆر جددی مەترسیە لەسەر هەرێم لەبەرەوە من چۆن بەڕاستی چەند نامەیەکم نرد بۆ چەند قونسڵێ بۆ ئیرە بۆ وەزیری دەرەوەی بریتانیا نازان پێگایاننا ئەڵێم ئەمڕۆ کوردستان وەک 98 پێویستی بە ئیتفاقیەکی واشنگتنی تازەیە لەبێ سەرکردەکانی کورد لە هەولێر و سلەیمانی سەرنجەکە پسپورێکی ئەکادیمیەوە کۆیواڵێ دەستوری هەرێم دەبێت بنووسرێت لەبەرەوە وەکو چەترێک دەبێت بۆ فریادڕاستێکیش بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان ئەم دەستورە دەسەڵاتەکان یەکجیاکاتەوە ئەم دەستورە هێلی سووردانی بۆ پرسە نیشتیمانی و نەتاویەکان پێت وایە ئێستێک کاتی هاتووە کە فعلەن دەستور هەبێت بەڵێ مامۆستا خۆی بە گوێرەی دەستوری عێراق ئێمە ناقانونیە کە حتا ئێستا دەستورمان نیە ئەبێ دەستورمانێ هەرێم شتێکی نادەستوریە لە 2003 حتا ئێستا کە دەستوری نییە ئێمە ڕەشنووسمانەیە بەڵام پێش هەموو شتێک پێش دەستورەکە بەڕاستی مامۆستا ئێمە باسی ئاسایشی نەتەوەیەکەین ئێمە پێویستمان بە یەکخستنی هێزەکانی ئاسایش و سوپای پێشمەرگایە ئەمە لە زۆر وڵاتان کراوە لە دوای لە زۆر وڵاتان دوای سەربەخۆ بۆ نبوونە لە ئیسرائیل هەر لە دوای سەربەخۆ 5 میلیشیا بوو بوونە یەک ئێمە بەڕاستی
ئەحزابی معارەضەی کوردی طبعاً ئێمە زۆر من وەکو ئەکادیمیە زۆر ڕخنەمەیە لە دەسەڵات بەڵام ئەحزابی معارەضەی کوردی لە ظروفێکی ئاوادا ئەبێ هەستی نیشتیمانی پێشان بدە هەستە نیشتیمانەکەش ئەوەیە ئێمە ئەبێ داوای چەکسازی بکەین لە ناو خودی کوردستان و ئەوەش بەرنامەی حکوومەتی کاک مەسرور بەڵام ئەبێت زەخت بکەین لەسەرەوە نەک بڕۆین بەرەو بەغدا ئەوە وەزعی بەغدایە فەرمو ئەوە موشکمان بۆ نێرێ من بەس آخر نقطە ئەوەی مامۆستا ئەڵێ دکتۆر ئەڵێ دکتۆر ئەحسان ئەڵێ ئێمە بێ لەگەڵ بەغدا بابە ئەو حکوومەتەی لە بەغدایە هیچ دەسەڵاتێکی نییە میلیشیا حکومەکە بەڕەئی من دیبلۆماسێتی کوردی لە دوای ئەم ئەحداثە کە بۆ عالم ڕوون بووە زیاتر ئەبێ ئەم شتە تەوضیحکە بۆ ئەمریکا و بۆ حولەپا بابە لە بەغدا وەزعێک هەیە کە ئێمە ناتوانین اعتمادی لەسەر بکەین طبعا خۆش دەزانی لەوانەیە هەموو وڵاتانی دنیا بزانە لە بەغدا چ ڕەوشێکە طبعا جەنابی ئەمیتڕۆکۆن مەسعود ساڵح هێزن هەفتەی و هەشتەیە نەدناوە هێزە پێشمەرگەی کوردستانێدا بەحسی لەوانەیە گرتی تێتەکردن بەحسێ چاکسازیەت وەزارەتە پێشمەرگێتە تێتەکردن کە بەسەرپێشی هەن وڵاتین زل هێزین دنیای بوونە بەحسی ڕێکخستن و یەکخستنە هێزن ئەمنی و هێزن دی بێنەگەرن تا چەند گرنگە لە کوردستانە بە بێتەکردن هەکە بێتەکردن تو نابینی منظومەمە دیفاعی دەپێستر بیت هەکەر تو بێ بەرە خۆب دێ کوردستان پێشمەرگەی پێزە بەڵێ هەکە پێشمەرگە قۆناغێت و کوردستان لێ دەرباز بی مێژووە کوردستانê berê xwe bidê şoreşê pêştir heta nûke pêşmergeyê paristî pêşmerge divêt em wekû sunbileka mezin berê xwe bidinê piştî 2003 forsetek hate pêş pêşmerge bejdar bî bo operasyona azadkirina Iraqê ev forseteka gelek pêş bî ku pêşmerge bejdar bit gel hêzên hawpeymanan Elvêrê sala 2005 cenabê Serok Barzanî li Bexda bî bo giftegûkirina distûrî li Bexda bî em jî qutabî bîn kulîja erkan em hemî dawet kirin behsa kuliya erkan kir ka çawa tê tevêdî kirin û hîn Kurd talebêt Kurd çawanin li wêrê Li vêrê êkiş qutabiyan bas kir gotî cenabê Serokî em daxwaz dikin ku pêşmerge bite hêzeka niştîmanî û hêzeka rêxistî. Cenabê Serokî basî tiştekê ve bû mêjû ez dibêjim got ez gelek perûşê hindê me ku pêşmergê me be bite hêzeka rêxistî wekû hemî hêzê cihan çunku ew roj çû pêşmergê me ebtinê bejdara her operasyonekê bike dê bejdar bit gel hêzên gelekê mezinê dunyayê gotî bes ez û gel pêşmergê qedîm ku me pêk ve şoreşê kirî wextê xwe de me şoreş kir bê beramber bî me bi çekê xwe pêk ve me şoreşit kir ew çekê ku me dest vetînatî li vêrê Evroka Kurdistan hate pêş wekû du kesane şûl bikin her du pêk ve kompaniyekê deya kompaniye berå pêş biçit li vêrê serkeftinê bîne kompaniyê ne ew bişit biştê vê kompaniyê bû min Evroka gotî ez zanim pêşmerge pêwîstî hindiye yê akademî bê bes heta jiyana wê pêşmergê qedîm evê ku şoreş kirî ez hemî temîn neyê kirin ez nabêjim çekî deyne cih bêle bû evê akademî em pêwîstî her du şeraze yê ku şer kiriye akademî her wasa yê pêşmergê dêrî bes li vêrê forsetek dî hate pêş şerê Daeş mekir ku pêşmerge hate nazbînê dewletî divêt yekser hat rêxistin ne hate rêxistin hate sebebê hindê jî pêşmerge gelek bo nisbetî wergirtina teqemeniya hawpeymana baş ket بۆچی چونکی باوەری نەبی وێ چەکی تەسلیمی پێشمەرگەی بکات ku ترسان ئەو چەکەل بازای ڕەش بێتە فرۆتە ئەڤروکە ئەف هێرشە ئەڤرو هاتێکردن دەوێت سەرکردن سیاسی باش بزانت دەوێت هێزت پێشمەرگەی بێتە ڕێخستن کەسانێ ئەکادمی یە دڵسوزێ تەنڤی وڵاتی کار بکەن ku پێشمەرگەی ڕێک بێخن چونکی هەمی لەشکێری دنیای ئەلسەر یاسایên serbazî berrêveçin devêt tu danîşî ev hêrşanê hate kirin sebebê çi biye egeroyê çi biye tu xwe amade bikî çendîn hêrşitin dê dête kirin dê çawa bergîriyekî dê çawa xwe parêzî dê çawa jûrekê durûstkî ku tu berdewamiyê amade bî bû hêrşit wisa em dê gelek tiştaş dezdin heger yeka hefta heşta nebite êk
چاکسازی پروژه چاکسازی بردام ندهید ما اراده که قوت هبد تو وقتی چکی تسلیمی یه اکادمی که اوج درسوز ویوالاتیه بله. اوج درچوی اکادمی عسکری زاخوه یا قرچولانه بله. کزینته پرورده کن دوید تو یکیش تسلیم کی تو دادگاه که سربازی درست کی هکر هاتو پیگیری یاسای سربازی نکد تو نبیجی هر ماله تو بیجی هر دادگاه بلا دادگاه مسیریت دیار بکن بله. هنگی دی برو پیش چی و هر بله. کس جی دوید دیف یاسا سربازی 2 سال زیاتر لیکا خانه مینی دوید برو بچت یان برو پیش بچت یان جیبوی که بله. کسان فرمانده هنه احتمال اوه 15 سال الجيخو اوه دي تراهل دروز بت بله، ناچه بله. بتراهل اف تراهل هنه دي بت السبب هندي دي خرقت امني دروز بت امد بجنه افتخارات تاني روي سربازي و گلک خطر هکر تو درست بله کەواتە سوپاس دکتۆر پەروێز یەکێکی لە بنامە بەهێزەکانی پاراستنی ئاسایشی نەتەوەی حتا ئاسایشی نیشتیمانیش بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە عەزاڵات و هێز لە هەموو شتێ زیاتر دەخوا بە تایبەتی ئێستا کە سنوورەکانیش دەبەزێنێ هەر وڵاتێ بە کەیفی خۆی هێزە فاکتەری سەربازیە کەواتە سەرنجی تۆ کەسی ئەکادمی لەم بارای بە حکوومەتی هەرێمی تا چەند گرنگی احتیمام بەم فاکتەرانە بدا بەڵاوازیان فاکتەرانە وەکو جەنابی عەمید وتی چارەنووسمان شی لێ دێ دەزانی بنڕەتی کێشەکەیمە ئەگە بڵین بۆ یەکی نەگرتوتەوە کێشەکە سیاسیە بەڵێ کێشە سیاسیەکەیە کە ئەم هێزە یەکی نەگرتوتەوە کەواتە کە دەڵین پشت بە خۆمان ببەستین پشت بە خۆبەستنەکە ئابوووریە پشت بە خۆبەستنەکە سەربازیە پشت بە خۆبەستنەکە با بڵێن لە ڕووی ڕەهندەکانی تری هێزەوە هێز ڕاستە هەر سەربازیە بەڵام تۆ ئابووری بە قووەتیشت دەبێت چۆکت پێدا دەدەن تۆ لە ڕووی سیاسیەوە ئەگە ئەمنی سیاسیت نەبێ تۆ وڵاتێکی پەشێ و پارچەکراوبی لە ڕووی سیاسیەوە هەردەم دەکرێت شتی چاوەڕوان نەکرا و ڕوو بدا و چەک بەرامبەر یەکتر بەکاربێنی و ئەجندای لایەنی دەرەکی لێرە جێبەجێ بکرێت کەواتە من هەموو ئاستەکان پێکەوە دەبینم بەڵام لەسەر و هەمووان پرسی ئاسایشی سەربازیە بەڵام پرسی ئاسایشی سەربازیش وەکی دەوترێت بە هێزێکی ڕێکخراو کۆک و پۆشتا ڕاهێنراو و وەلاو ئینتیما بوو نیشتیمان و خاک لە دەرەوەی ململانی حیزبیەکان بەڵام تا کاتێک تۆ ئاسایشی سیاسەکەت بەڕاستی جێگیر نەکردبێ من وەکی خۆم وەکی با بڵێم توێژەرێک با بڵێم لەم بوارە ئەکادمیێک لە بواری ئاسایشینەتەوەی من چاوەڕوان نیم ئەم ئاسایشە سەربازیەم بپارێزرێ ئاسایشی سیاسی لە کوردستانە ئەویش لە بۆچوونی من ئاسایشی سیاسی بەڕاستی لە مەترسیدایە و بەشێک لەم کێشە و گرفتانەمان لاوازیمان لە بەرامبەر بەغدا ڕاستە کاکە لە بەغدا تۆ دەگەڵ کێ قسە دەکەی بەس من بە ئەمە ببین دەگەڵ سایرون قسە دەکەی فتح ڕازی نابێت دەگەڵ فتح قسە دەکەی نەسر ڕازی نابێت دەگەڵ نەسر قسە دەکەی حەکیم ڕازی نابێت دەگەڵ وان قسە دەکەی کۆمەڵێک میلیشیا لە دەرەوە هەڕەشە لێدە دەگەڵ حکوومەت ڕێک دەکەوی حکوومەت دەسەڵاتی نییە لە ڕەمزی دەکەن لە پەرلەمان ڕەمزی دەکەن بەڵام هۆکاری وەی دکتۆر ئاماژەیەکی جوانی پێدا خۆمانین بۆ پێش ئەوەی کە جارێک کەس ئێمە تۆمەتبار بکەین بۆ نەگەڕینەوە سەر کێشەکانی خۆمان کێشەمان لە ڕووی سیاسی کێشەمان لە ڕووی سەربازی توازانی ئێمە ڕئیس وزەرای ئینگلتەرا تیمێکی تەکلیف کردیە بۆ ڕێکخستنی پێشمەرگە لە کوردستان ئەمە تقریبان 3 ساڵ 4 ساڵە تا ئێستا نەمانەکردن وەلەو مناڵێم ئەو ویشەی کە پێشمەرگەی کردیە جێگای فەخرە بوو دنیا هەمووی پێکەوە ئێمە لە کوردستان محتاجی گفتوگویەکی کوردی جددی بە حەلکردنی کێشەکانین هەندێک کێشای داخلی هەیە ئەمە معنەویاتی هاوڵاتی دێنتە خوارێ زیاتر نقطەیەکی تر هەیە لە کوردستان ئێمە زۆر بەطیئین لە حلولەکان ئێمە محتاجیمان بە کارێکی جددی بکەین ئێمە زۆر بە بەطۆ وازانین ساعت ڕاوەستایە ساعت انتظاری ئێمە گۆڕانکاریەکان زۆر خێرا ڕاکانی زۆر خێران تایبەتیش بەغدا ئەمە پرسێکی جددیە ببورە دکتۆر تەبان باس لەوە دەکرێت گۆڕانکاریەکان زۆر خێران تا ئێستا لە کوردستانە نابینرێ سنتەرێکی لێکۆڵینێ استراتیژی گرنگی تیابێ کەسی ئەکادمی بێت ڕۆیای خۆ دنیا بینی خۆی سەبارەتی پێشاتەکان بخاتەڕۆ ئێوە باسی حزبە سیاسیەکان دەکەن حزبە سیاسەکان نازانن وڵاتی تو لە بەردەم چ مەترسیەکدایە باکو ئێوە ئەڵێن بوو گوتارێکی هاو بەشی نیشتیمانیان نەبێت سەرڕای بیر و بوو یەکەم شت گوتارێک حوارێکی کوردی هەبێت ئۆکەی ئێمە هەمومان پێکەوە ئێستا متتەفقین هجوومەکە وەکی جەنابەت وتی خۆ خەڵک ئەوان ئینکاریان نەکردیە ئازانین مخاطبەکە لە کلام جێگایە عقلی مدەبرەکە لە کلام جێگایە باب حوارێکی لە گەوڵات تاقلیەکەوەش کاکای چتان ئێمە دەوێ طبعا ئێوە لە ئێمەتان دەوێت ئەمریکا دەرکی ئەمریکا بێمە نەهاتوتە ئێرە و ئەمریکا ئێمە بەشێک نین لەم بەش ئەوەی ئێمە نە پرۆکسی تۆین نە پرۆکسی ئەمریکاین ئێمە وڵات پارێزی خۆمانین تۆ پێویستە گفتوگویەکی جددی بێتەکردن ئەم بوتئی لە کوردستان هەیە لەگەل ئەحداسەکان مەخاترەکانی زیاترە
لەگەل هەموو ئەطرافەکە حتا لەگەل لەسەر مستەوای نێودەوڵەتی تەمامەن بەجددی وەربگرین لە واشنگتن من خۆم یەکێک لە کەسانەی کە زۆر شارەزامە لەم بارەوە من تەوەقع ناکەم ئەم ئیدارە بڕواکە من تەوەقع ناکەم ئەم ئیدە لەبەر مەشاکلی وا زۆرە سەری وا پڕە لە مەشاکل هیچ شتێکی بکات لە مەلەفە ئیران دیارە زۆر کۆڵانەکانی واشنگتن شارەزا بووە ئەم فترەیە زۆر زیاتر ئەمە وەرەقەی زختە لەسەر ئەوان وەرەقەی زختە لەسەر من بەڵام ئەوە من زختەکەی تحمل ناکەم زختەکەی لەسەر من لە کوردستان 200,000 مشکلەی کەواتە دکتۆر خۆ من ئەم مشکلە بە تەنیا دکتۆرەوەی ئێوە ئەڵێن بەم شێوەیە نەبوونی ئاسایشێکی سیاسی لە کوردستاندا یعنی ئەمە ئەمەمانای ئەوە نییە کەسێک بە منیش بڵێت تۆ یەک خەرقاتەکردنی یەک شت ڕۆدا معناواسە نە ئاسایشی کوردستان 24 ساعت ئیشەکە بەڵام ئەو خەرقانەی کە دێتەکردن لە ئاستی ئاسایشی هەرێمی کوردستان ئێمە دەڵێین ئەمە لە دەست نەدەین یعنی کابراایەکی قوربەسەرێکی ئاسایش لە هەولێر دەمانجەیەکی پێیە ئەوە ناتوانێت ساڕوخەکانی ڕاوەستێنێتەوە بچۆڵێتەوە بە ئەمریکا پوچەڵ نەکراوە حقیقت یعنی بە تحملی خەڵک زیادی یەکشت دەڵێن دکتۆر کەرەم الله ئیمران عرف قدر نفسی ئەوە بڵێم ئەو تاکیدی قسەکانی دکتۆرەکەم ئێمە کە ئەبێ بەس باسی ئەم حادیثەی هێرشێخی نەکەین ئێمە باسی ئاسایشی نەتەوەی کوردستان مەفهوم استراتیژی لە مەڵمورێکی دوورەوە یەکەم حادیثەیە بە تەنیا ناکەم من بە مەفهوم استراتیژی یەکەم لە لەندەنیش تەقینەوە دەبێت بەڵێ مامۆستا کە باسی مرکزێکی ئەکادیمیەکەین ئێمە لە سنتەری تاسک دراسەیەکمان کردووە تەوان ئەمە دیعاەیە بۆ کتێبەکەمان بە ناوی کێشەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان یەکێک لەوانە باسمان کردووە چۆن سوپا و هێزی ئاسایش لە هەردوو زۆن یەککەینەوە بە تەجروبەی وڵاتانی تر ئەمە بەداخەوە هەردوو حزبەکە ئامادەنینەوە بکەن لەبەر چەند هۆیەک یەکێک لەوانە بەرژەوەندی یەکێک لەوانە مێژوویەکی زۆر تاڵە لە خوێنڕژی لە بینیانە بەڵام بە گوێرەی زۆربەی دراسە ئەکادیمیەکان ئەوەیە ئەبێت تەڕەفی سێمە بێ وەلەیرە ئەمریکا ئەتوانێت ڕۆڵێکی سەرەکیە بێ و من لەم قەناڵی ئێوە داواکەم لە ئەمریکیەکان وەلەو کەسانێکەوە ئەم بەسجاگەر ئەمریکا تەداخل بکە بۆ بێخستنی هێزی پێشمەرگە و ئەمە یەکەم بین ئاسایشی خەتەرێکی ترشەیە بۆ ئاسایشی نەتەوەی کورد ئەوە 10 ساڵە دەرچووەکانی زانکۆکانمان مەعهدەکانمان دانەمەزراون ئەمە معنای تقریبا 70,000 گەنجمان هەیە لە ماڵەوە دانیشتوونە گەنجە تووشی ئەحباتە بێ و ئەوە مەترسیە بەکار بێنرێ لە لای کۆترەوە یعنی بەڕاستی ئێمەش ئەبێ باس بکەین چی زیاتر خەتەرە لەسەر ئاسایشی نەتەوەی کورد بە بۆچوونی من وەکو ئەکادیمیەک ئێمە هەڵەیە زۆر گەورەمان کرد چوینە ناو شەڕی داعشەوە کە شەڕی ئێمە نەبوو لە ئاساسدا من بەخوێندنەوەی من حتا ئەوان شەڕانش بێمە فرۆش ئەبێ ئێمە تۆزێ خۆمان بگردا چونکە من 3 ساڵ بەلێسە لە ڕوودا وتم حەشدی شعبی فکری داعش خەتەرترە بۆ ئاسایشی نەتەوەی کوردی فەرموو ئەوڕۆ داعش نەیدا لاولێ ئەماندایان لاولێ ئەمە یەک ئەمڕۆ لە ئێرانە جمهوریەی ئیسلامی استقلالی ئەو وەزعاکە لە ڕۆژهەڵاتە کە تایبی ئەنسار الئیسلامی داناوە کە لە ڕۆژهەڵاتە ئێمە ئەم وەزعی ئەم برسیەتەی ئەم دەرچوانەمان کەوا تعیین نەکراون ئەمە زەمینەیەکی زۆر خەتەرە طبعا آخر شد کە بۆ باسی ئاسایشی نەتەوەی کوردستانەکەین ئەوش ئەوەیە اقتصادی ڕێعیمانەیە لەسەر نەوت ئەمە هەڵەیە و بۆ دوا ڕۆژ خەتەرە بۆ ئەمنی غذائیمان بۆ زۆر شتمان ئەبێ ئابووری هەرێمی کوردستان اعتیماد نەکاتە سەرنەو حتا ئێمە نەچین داوا بکەین لە بەغدا سوال بکەین بۆ معاش بەڵێ طبعا حکوومەت هەرێمیش لە هەوڵدایە سەرچاوەکانی داهات فرەچەشم کە ئەمیت ڕۆکن مەسعود طبعا فراغەکە ئەمنی لە پشتی 16 ئۆکتۆبەر لە دەڤەرێن کوردستانی چێبوویە دەڤەرێن کوردستانی توزانی لە شنگال حتات گەیتە خانەقیڤان دەڤەرە هەمیادگرە شینا داعش گروپێن چەکدارێندن تەواجدان لەوەر هەیە تاچان گرنگە حکوومەتە هەرێمە کوردستانê تایبەتی جاریە سەربازی ve vêbgirînge bigire ji daعش metirsîdate berê xwe biketevan الڤێرê حکوومەتە هەرێما کوردستانê وەک دکتوری ئاماژە پێدا دەوێت هەماهەنگی گەل عێراقی بێتەکردن چونکی دووان ناوچاتنê neşê asayişê wê Parîsî
دەبێت تۆ هەماهەنگی گەل عێراقی بکەی وەکو ویزارەتە بەرگیریە عێراقێ تۆ هەماهەنگی گەل بکەی خاڵێکە دیە گرنگکەیە ئەم بەحسە ئاسایشە نەتەوەی بکەن دەبێت ئەم ژبیر نەکەن فقەرەکە ئاسایشە نەتەوەی مە ئاسایشە کۆمەلگایی هەیە ئەم بۆچی وێ هێرشی ڕەبت ناکەن سەردانە پاپای ڤاتیکان بۆ کوردستان بێشەک ئەڤەژیکە بێشەک ئەڤێ بەحەس ناکەن گەلێک مەزنە بۆ ناوچێ هەمیە پاپای ڤاتیکان کودی گرنگی بەرێ خۆتە هەرێما کوردستانی دی سەردانە کوردستانی کرد محاولەیەکە جدی احتیما ئەمن نزانە بەس وەکو تەحلیل زەختێکە مەزنی سەر حکومەتە هەرێما کوردستانی سەردانەی پاڵوشینێت چه دێنە پرۆێ ئابووری هێرشی سەرتەکەن پرۆێ ئاسایشێ دێ هێرشی سەرتەکەن کو حکومەتە هەرێمێ هەڵوشینێت یان ژی پاپا خۆ vê سەردانê هەڵوشێت بێژێت چونکی ناوچە نەیە تامین کردە ئەلڤی حالەتی دەبێت ئەم vê mêjûêj dest nedin ئەم چ بکەین کو ئەم سەردان دەبێت ئەنجامدان ئەمنیەتە پەڕاستی بیجارەکەدن تهدید بڤی ئەوەی نەبێت ئەکەم کورتی ئەم ئەمنیەتەمە دەبێت ئەم مەسادرێت خۆوە ناوچە زێدە بکەن پێزانینێت مە یەت سەربازی ئەویدی بن دەبێت ئەم خەلیەکە شلوڤە وان پێزانی نابکە هەر پێزانی ناکە شووی ناوچەی بێت نێتە هەمالکردن دەبێت بێتە شلوڤەکردن و دەوێت مە هێزەکە تایبەت ئەم بێتە دروستکردن هەندێک ئۆپراسیونێ تایبەت وان جاها ئەنجام بدات هەکەر هاتو بێ هەماهەنگیشی گەل عێراقی بێتەکردن دەوێت هەندە ئۆپراسیونێ کەواتە دەستەوەستان نەبێت بێتەکردن دەوێت ئەم نەڕاوەستن دەوێت ئەم هێرشش دەرڤی زونا پارێزگا هەولێر کەواتە دکتۆر تا چەند گرنگە ئەگەر تهدیدێکی مەترسیدا لەسەر تۆ بێ کاردانەوەی حکوومەتی عێراق وەکو پێویست نەبێ لیژنەکە ئەنجامی نەبێ تۆ بارانی تۆ بکرێ تا چەند گرنگە حکوومەتی هەرێم پلان بی هەبێ دەزانی یەکەم شت دەبێ بیکا بە بۆچوونی من بۆشایەکی زۆر گەورە لەم بوارێ هەیە ئێمە هیچ بەڵگەنامەیەکمان بە ناوی بەڵگەنامەی ئاسایشی نەتەوەی نییە ئەمەیە کە تۆ دەتوانی حیزبەکان هەموو هاوڕاکەی لەسەر چونکە پرسە ئاسایشکان وەچی دەڵە تۆپ لە لووتکەی هەڕەشەکاندایە و بۆیە لێرە هەر ململانەیەکی سیاسی دەبێ ڕاوەستێ و هەموو هێزەکان دەبێ بۆ پاراستنی ئاسایش سەرچاوەکانی وڵات بۆ پاراستنی ئاسایش با بڵین بچێ تۆ لێرە دەبێت بەڵگەنامەیەکی ڕوونی ئاسایشی نەتەوەی هەبێ و تا زووتر ئەمە بکەین درەنگە تۆ لەوێ دەبێت هەڕەشە و دەرفەتە ناوخۆی و دەرەکەکان لە ڕەهندەکانی ئاسایش دەستنیشان بکەی و ئەمە بۆچوونی هەموو هێزوو با بڵێن لایەنە سیاسەکان دەبێت ڕەنگی داتەوە ئەو کاتە دەتوانێت بڵێ ئاسایشی نیشتیمانی چونکە ئەگەمە نەکەی بۆ نمونە پارتی لەسەر مۆزوعێک ڕایەکی هەیە یەکێتی ڕایەکی تری هەیە گۆڕان بە پێچەوانی هەردووکیان ئۆپۆسیۆن لە دیوێکی تردا لە کاتێک لەو بینیدا تۆ دەبێت قوربانی لە کاتێکدا پرسە ئەمنیەکان خەسڵەتێکیانەیە تایبەتمەندێکیانەیە ئەوەیە کە تۆ دەبێت وەڵامدانەوەی خێراتە بێ و خۆت بۆ ئامادەکرد بێ وە سەرچاوەکانی تر بتوانی بە کەمترین ماوە بۆی تەرخان بکەی یەکەم شت ئێمە دەبێت هەوڵی با بڵێ نووسینەوەی ئاسایی بەڵگەنامەیەک بە ناوی ئاسایشی نەتەوەی بدەین کە ئەو کاتە ئێمە جۆری پەیوەندەکانمان دەگەڵ بەغدا جۆری پەیوەندەکانمان لە ڕووی ئیقلیمی دۆست و دژمنەکانمان دەتوانین دیاری بکەین ئەمە زۆر بەڵێ دکتۆر طبعا دکتۆر محەممەد حسان سەردانە پاپا ji bo herêma Kurdistanê giringe tu zanî herêma Kurdistanê landka aştî û aramiye bûye bi taybetî jî bû mesîhiyan henî ev seredane dihête encamdan taban دبا اف مشكله بشك بن ريجر بوفيكي هكر تبري خبدي سردانة باباي الهند جهنديا مشابه الوضع كي مشابه العالمي همية حقيقة وضع أمني تحدك از ناقي اجتماع قناعتك دي تأجيل بت أو زيارة دي تأكيرنيش بل وضع السوداني خراب تربي وضع برازيلي خراب تربي وضع بيرو خراب تربي وضع بولونيا خراب تربي وقت شوية ويري بابا بيتك زيارتك زور مهمة بر كنيسة شرقي مقر اساسي الفيريا دوري كردستان السربيه كي بابا شخصيتكي راسته معنويه فاتيكان هندكي وڵاتێکی زۆر بچیکە بەس ڕەمزێکی نێودەوڵەتیە پێویستە پرسیار ئەو بت ئەم چ بکەین پێویستە لازم ئەم چەر ناستی نێودەوڵەتی کاری جدی بکەین لەسەر ئاستی ئەقلیمی گفتوگویەکی جدی لە وڵاتە ئەقلیمیەکان بکەین یعنی ئیران لێمانەدا تورکیا دێت لە لایترەوە لێ دەدات نعینشت هەردوو وڵات پێکەوە متفقن ئیران پەکەکە کات تورکیا دێت لە پەکەکە ئەدات تورکیا ئیران دێت لە هەولێر ئەدات تورکیا چێت لە سنجا جارێکی ترەکات ولی دکتۆر ئەگەر سیریاتا ئەسکەم وەختێ مگەلێکی کێمە کێمتر لە دقیقەیەک دکتۆر دوا سەرنجی تو لەسەر گفتوگوی ئەم شەومان والله ئەوەیە ئاسایشی نەتەوەی
هەرێم لە مەترسیدایە و پێویستە سەرکردەکانی هەرێم بەجددی لەگەڵ حولەفا لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئەو وڵاتانەی کەوا مهتەمن بە یەکێتی ئەوروپا بە ئاسایی شێرم پێویستمان بە سازشێکی نیشتیمانیە ئەمانە زۆر گرنگە و پێویستمان بە جێبەجێکردنی اتفاقیەی سنجارە بەزترین کات ئاسایشە نەتەوەی gelek giringe nav hêzên asayişê de hêzên serbazî de bête gotin wekû wane bête şirovekirin bête tewciyekirin da ew têbgir piştî hîngê qutabxanêt me zarokêt me hemî asayişa neteweyî têbgihin kaçiye kaççı dest pê dikir çend giring e ku bête paristin em servê esasê ev zarokêt çite rawzê şwî em dest pê bikin. Tu nabînî şan pê dibîter parlamentaro siyasiyên me ewan jî pê Peter wan gelek spas gelek spas bû mêvanên min temaşevan êja mêvanê min kesên akademî kesên postpor bûn bêguman ewan gelek baş behsê pirsê netewî niştimanî kir behsê ew metirsiyên ser herêma Kurdistanê kir bîviya aliyên peywendîdar ciddî guhdariya van bikin ji ber ku dibe ev bibe pakêcek ku kar ser bête kirin û karekî ciddî jî ser bête kirin heta careke din û dîbeyteka din şirovekirina babetekê dunya hestiyar girêdayê çarenivîsê welatê me ve gelek spas bû we û gelek spas bû mêvanên min xêr û xweşiyan dabin.